ئەو کاتت باش بەخێربێی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 6. لاپەڕە 6ی ئەو کتێبە نووسرایە بیر بکەوە و گفتوگۆ بکە، بە وانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری یەکەم، بڵێ ئەگەر 6,000 کۆ 1500 خەملاندن بە زیادکردن یان بە کەمکردن بۆ سەرجەمی 6,108 کۆ 1524 وەڵامەکەت لێک بدەوە. هەتا ئەوەی بزانین کە ئەو خەملاندنە بە زیادکردنە یا بە کەمکردنە، پێویستە بزانین کە بە تەواوی ئەو کۆکردنەوەی دەکاتە چەند. لەبەر هەندێ دەبی ئێستا 6,108 کۆ بکەینەوە لەگەر 1524 بزانین وەڵامەکە چەندە، پاشان 6,1500 کۆ بکەینەوە بزانین ئایا کامە سەرجەمەکە کەم بوویتەوە یان زیادی کردیە. 6,108 با بچین بزانین کو. لێرە ژمارەکەم نووسیەوە 6,108 ژمارەکەی دیکەش 1500 و ئێستا کۆیان دەکەینەوە. 8 کۆ 4 دەکا 12، دووی لێرە دەنووسین، یەکەکەی دەچین لێرە دادەنێین لە خانەی پاشی یەکان. ئەوجا دەرێ 1 کۆ 0 هەر 1 کۆ 2 دەکاتە 3، دەچینە خانەی سەدان، 1 کۆ 5 دەکا 6، خانەی هەزاران 6 کۆ 1 دەکاتە 7. ئێستا ئەوە بە تەواوی سەرجەمەکە دەرچوو کە 7632. ئێستا خەملاندنەکەی کتێبەکەی 6,100ەکە بوویتە 6,000 ئاکۆی کەینەوە لەگەر 1500. 6,000ەکە لە کاتی نزیککردنەوە نزیکی شەشەکە نزیک کرایتەوە، واتە خانەی هەزاران نزیک کرایتەوە، بەڵام ژمارەی دووەم خانەی سەدان نزیک کرایتەوە، کەواتە دەتوانین بە دوو جۆر نزیککردنەوە بکەین. مەرج نییە هەردوو ژمارەکە وەک یەک نزیک بکرێتەوە. پاشان ئەو دوو ژمارەی کۆ دەکەینەوە، 1500 لەگەڵ 6,000 دەکات چەند؟ 1500 و 6,000 دەکاتە یەکسانە بە 7,500. ژمارەکەی خۆمان بە تەواوی سەرجەمەکە 7,632. ئێستا بە نزیککردنەوە بە خەملاندن بوویتە 7,500. لەبەرەوەی 7,500 گچکەترە یان بچووکترە لە 7,632. وەڵامەکە دەبی خەملاندنەکە بە کەمکردن بووە، کەم بۆتەوە سەرجەمەکە، تۆزە کەم بوویتەوە لە سەرجەمی تەواو، سەرجەمی ڕاست. بەڵام هێشتاش ئەو سەرجەمە هێشتاش هەر باشە، هەر شیاوە، هەر زۆر دوور نییە لە وەڵامی ڕاست یان وەڵامی تەواو. دەگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری دووەم بەجێ دەهێڵم بۆ خوێندکار، دێمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. سەرجەم یان جیاوازی بخەمڵێنە.
لێرە لەو ڕاهێنانە لە 3 هەتاکو 10 هەمویان شیتەڵ ناکەم، چەند دانەیەک هەڵدەبژێرم کە دەڵێ سەرجەمیان جیاوازی بخەمڵێنە، نایەوێ داوا ناکە کە بە تەواوی سەرجەمەکە ئەژمێر بکەین یان بە تەواوی جیاوازیەکە بزانین، تەنیا بەخەمڵاندن. واتە ئەو ژمارانەی هەیتمان دەتوانین نزیک بکەینەوە. 723 ئەگەر نزیکی کەینەوە بۆ نزیکترین سەد دەنووسین 700 دەبیتە 700 دەبیتە 700. 819 ئەگەر نزیکی کەینەوە بۆ نزیکترین سەد دەبیتە 800. ئەگەر هەردووچیان کۆکەینەوە 700 و 800 دەبیتە 1500. دەبیتە 1500. با بچین بزانین پرسیاری 4 2940 3140 2834 ئەو سێ ژمارە نزیک دەکەینەوە پاشان کۆیان دەکەینەوە سەرجەمەکە بە خەمڵاندن. با بزانین کو سێ ژمارە هەبوو 2940 3140 و 2800. بەڵام لەبەرەوەی داوامان لێ نەکرایە کۆیان بکەینەوە بە تەواوی، تەنیا نزیکیان دەکەینەوە. ئەگەر 2940 نزیک بکەینەوە بۆ نزیکترین 1000 دەکاتە 3000. ئەگەر 3100 نزیک بکەینەوە بۆ نزیکترین 1000 دەکاتە ئەویش دەکاتە 3000. ئەگەر 2834 نزیک بکەینەوە بۆ نزیکترین 1000 ئەویش هەر دەکاتە 3000. کەوابوو 3000 مان بەدەست گەیشت لە نزیککردنەوە کاتێک کە کۆیان دەکەینەوە. ئەو 3000 کە کۆیان دەکەینەوە دەبیتە 9000. دەنووسین 9000. دەنووسین خەمڵاندنەکە بووە 9000. هیچ داوای دیکە نەکرایە لێمان، کەوابی لێرە ڕادەوەستین دەڵێن سەرجەمەکە بووە 9000. ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر دەتوانی ئەگەر کاتت نەبوو بە دەست ئەو ژمارانە کۆبکەوە دەتوانی بە کالکولێتەر یان ژمێرەر یان حاسیبە ئەو سێ ژمارانە کۆکەیەوە بزانی هەر بەوەی دڵنیابی بزانی ڕاستە ئەو سەرجەمە نزیکە یان نزیک نییە. بە کۆیان کەینەوە 2940 کۆی دەکەینەوە لەگەڵ 3140 پاشان کۆی دەکەینەوە لەگەڵ 2834 دەکاتە 8914. ئایا 8914 نزیکە لە 9000؟ 9000 نزیکە لە 8914 کەواتە ئەو نزیککردنەوەی شیاوە، کەواتە دەگونجێ باشە، زۆر جیاوازی نییە لەگەڵ سەرجەمی تەواو. بگەڕێینەوە بزانین چیت کە هەیە. 4500 کامە پرسیارە؟
$4500. ئەو پرسیاری پێنجە. پرسیاری پێنج لە کاتی نزیککردنەوە ئەگەر چارەکەی نزیکەینەوە نزیکترین سەد ئەوە دەکاتە 4500. ئەگەر ئەو پرسیارەی ئەو 4100 هیچ نزیک نەکەینەوە هەر وەکو خۆی بهێڵینەوە 4100 ئەو 3000 ئەگەر نزیکەینەوە بۆ نزیکترین 1000 دەکات 4000. کەواتە ئەو ژمارانە بوونە چ لێرانە ژمارە دووەمیشم نزیک کرد بەخۆی دەبی ئەوە لێرە بی هەتا باشتراوە چونکە ئەوە دووەم ژمارەیە. ئەگە تەمەشایە چی بکەینەوە لێرە 4480 نزیک کردیتەوە بۆ 4500 ئەو 4100 هەر وەکو خۆی نەمگۆڕیە 3967 شم نزیک کردەوە بۆ 4000. ئەو ئێستا کۆیان دەکەینەوە کە کۆیان دەکەینەوە سفرەکان کە کۆ دەکەینەوە بێگومان هەر سفرە دوو سفرەکان 5 کۆ 1 لەگەڵ سفر دەکا 6 4 کۆ 4 8 8 کۆ 4 دەکا 12. ژمارەکە بووە 12600 12600 دوو دابڕینە ئەوە دابڕین یەکەکان ئەوەش دابڕینی هەزارەکان دابڕینی یەکەکان 600 هەزارانیش 12. ژمارەکە بووە 12600 12600. بێگومان لە نزیککردنەوەی هەر خوێندکار بە دڵی خۆی دەتوانی ئەگەر هیچ داواکاریەک نەبوو بە دڵی خۆت دەتوانی نزیککردنەوەکان ئەنجام بدەی هەڵبژێرە ئایا دەتەوێت ئەو ژمارەی نزیککەیە بۆ نزیکترین 1000 یان نزیکترین 100. ئەگەر نزیکترین 1000 بی ئەوە دەبیتە 5000 ئەو ژمارەیە. ئەگەر نزیکترین 100 بی دەبیتە 5400 ئەو ژمارەیە ئەگەر نزیکترین 1000 بی دەبیتە 5000 ئەگەر نزیکترین 100 بی دەبیتە 4900 ئەو ژمارەیەش ئەگەر نزیکترین 1000 بی 5000 ئەگەر نزیکترین 100 بی 4800. بزانی کامە بە دڵی خۆت بزانی کامە هەز دەکەی نزیکترە لە سەرجەمی تەواو. ئەگەریش بتەوێت دەتوانی ژمێرار یان کالکولێتەر بەکاربینی ئەنجامەکان سەرجەمەکان بەراورد بکەی. ئەگەر ئەو پرسیارەی ئەگەر 5400ەکەمان کردە نزیکترین 1000 دەبیتە 5000. ژمارەی دووەم ئەویش دەبیتە 5000 ژمارەی سێم ئەویش دەبیتە 5000. زۆر ئاسان دەبی دەتوانی 5000 لەگەڵ 5000 کۆکەیەوە دەکا 10000 دیسان لەگە 5000ەکەی دەکا 15000 دەتوانی بڵێ 5000 جاران سێ ئەویش هەر دەکا 15000 ئەو خەمڵاندنە بۆ دۆزینەوە یان دیتنەوەی سەرجەم. وابزانم لێرە کاتم نەما ئەو پرسیارانەی ماینە کە بە کەمکردنەوەیان جیاوازیە دەتوانم لەوانەکانی داهاتوو باسییان بکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.